بەڕێوەبەرەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان لە هەولێر بە هاوکاری ڕێکخراوی UNHCR سەر بانەتەوە یەکگرتوەکان کۆنفرانسێکی بۆ گفتوگۆ لەبارەی ڕەشنووسی پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەتان ئەنجامدا. ئامانج لە کۆنفرانسەکە هەموارکردنەوەی یاسای ژمارە 8 ساڵی 2011 پەرلەمانی کوردستانە کە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان. بەشداربوانی کۆنفرانسەکە تێبینیان لەسەر یاساکە هەیە و پێیان وایە کە دەبێت لە خولی نوێی پەرلەمانی کوردستاندا کاری لەسەر بکرێت بۆ ئەو مەبەستەش ڕەشنووسێکیان ئامادە کردووە. بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەمڕۆ لێرە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژمارە 8 هەموار بکەینەوە و دیارە لێرە بۆ ئامادەکردنی ڕەشنووسێکە کە خۆمان ئامادەمان کردو پێداچوونەوە بەو ڕەشنووسە بکەین بۆ ئەوەی ئێمە پرۆژەیەک بۆ هەموارکردنەوەی یاساکە پێشکەش بە پەرلەمانی کوردستانی بکەین بۆ خولی نوێ بۆی بتوانین یاساکە هەموار بکەینەوە بۆ ئەوەی زیاتر جێگەی خۆی بگرێت و کێشە و گیر و گرفتەکان و توندوتیژیەکان کەم کاتەوە لە ناو خێزانەکانی ئێمە و لەنا ئەوانەی کە بەرامبەر بەژنانەکرێت. لای خۆیەوە بەڕێوەبەراتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان لە هەولێر ڕەخنەی لە حکوومەت و پەرلەمانی کوردستان گرت کە بە دواداچوونی جدی بۆ کەیسەکانی توندوتیژی دژ بە ئافرەتان ناکەن. ئەمەژەی بۆ ئەوەش کرد یاسای سزادانی عراقیش پێویستی بە هەموارکردنەوە هەیە. لەوانەش مادەی 41 کە تایبەتە بە تەنبێکردنی منداڵ کە لە ماوەی ڕابردوودا چەند منداڵێک لەلایەن باوک یان زردایکیانەوە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە و گیانیان لەدەستداوە. ئامادەبوونی سەرجەم ئەم لایەنە پەیوەنددارێنەی کە پێیوەستن بە پرسیژن ئەندام پەرلەمانە بەڕێزەکانە دادوەرەکانە ئامۆستاخانەی زانکۆی سالاکەوانە ئێمڕۆ هەمومان لێرەوە دەمانوێت کۆدەنجێک لەسەر هەموارکردنەوە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیەکە دروستکەین هەم لەسەر یاسای عقوباتی عێراقی هەندێک بڕگە و مادەی تێدا پێویستی بە دەستکاریکردن هەیە یعنی بۆ نمونە مادەی 41 تەمێکردنی منداڵ یعنی کە لە ماوەی ساڵی ڕابردوو دیمان کۆمەڵی منداڵ لەلایەن باوکیان لەلایەن زەرداچیان ڕوبەڕووی توندوتیژی بنەوە بۆ گیان لە دەستانی ئەو منداڵانە بۆیە هەم لەسەر یاساکە هەم لەسەر ئەمە پێویستە ئەمە گفتوگۆی بەرفراوانتری لەسەر بکرێ. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتیەکانی توندوتیژی دژی ئافرەتان لە پارێزگاکانی هەرێم بەراورد بە ساڵی ڕابردوو لەم ساڵدا ڕێژەی توندوتیژیەکان لە ئاستێکی بەرزدا ماونەتەوە و لە هەندێک ناوچەش زیادیان کردووە.